دەستگای نووری حکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری جگا لە نووسنگەی سەرەکی کە دەکەوێتە شاری هەولێر. دەستگاکە 21 لق و 19 بازنەی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەیە. زۆر گرنگی بە خوێندنەوە دەدەن، کتێب ڕۆڵێکی گەورە دەجێت. ئەو دەستگایە ئامانجیانە منداڵان و تازە پێگەیشتوان لەسەر ڕێگەیەکی تەندروست و ڕەسەنی ئیسلامی فێری ڕەوشت و ئادابە کۆمەڵایەتی و ئیسلامیەکانیان بکەن بۆ ئەوەی لە داهاتوودا ببن بە تاکێکی تەندروستی کۆمەلگا. ڕۆژانە لێرخوانە دەرز وەردەگرمەوە بەشداری وانەکانیان دەکەم. سوپاسی خوا دەکەم کە ینی بەو دەستگای ئاشنا بوومەوە لەگەڵ ئەو کۆمەڵە کەسە بەرەو هەنگاوی چاکە هەنگاو دنین کە ئەوە باشترین شتێکە لە ژیانە. ئێمە کاتەکانمان هەمیشە و هەموو کاتەر تێپەڕێ، بەڵام چ بگا بۆی کە تۆ کاتەکانت لە بەرنامەی خوددادا بەڕێ بکەیت. لە ڕوو پەروەردەیەوە ئاکارەکانی پێغەمبەرمان و چ بکەین چ نەکەین لە ڕۆژانەمان کار چ بکەین و زیاتر ینی پابەند دەبین و ئەو شتانە ئەم داوان دەکەین بێنە بە ئەرکانە و بەولا بۆلاش چ خەریک نەبن و ئەو هاوێنش بە باشی بەسەر برن. داوا لە منداڵان دەکەم کە بەشداری ئەو خولانە بکەن چکە ئەرکەکانی ڕۆژانەمانی تێدا و ئەو شتانی کە پێغەمبەر کردوێت تێدایێتەوە قورئان لەبەر دەکەین و خێرێکی زۆرشمان بۆ ئەنووسرێت. کەسوکاری قوتابیانی بەشدار لە خولەکانی دەستگای نووری حکما باز لە گرنگی خولەکان دەکەن بۆ منداڵەکانیان و ڕای دەگەێنن دەستگاکە دەتوانێت ئەو بۆشایە پڕ بکاتەوە کە منداڵەکانمان لە پشووی هاوین بۆیان دروست دەبێت و لە پەروەردە و فێرکردنیان لەلایەن دەستگاکەوە ئاسوودەین و دڵنیان کە منداڵەکانمان لە دەستێکی ئەمیندایە. لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی ئاینی ئەلحەمدولیلا زۆر ئامۆژگاری ئەنەکەن یعنی بەرەو گۆڕان چوونە هەروەها لە هاوینان نانە ینی کاتەکانیان بە فیرۆ بڕوە ئەلحەمدولیلا ڕێنمایان ئەکەن کە تاکە بکەن لەگەڵ دایک و باوکیان و ئێمە کە کچەکانمان یا منداڵەکانمان ئەنێرین بۆ ئەم سەنتەرە ئەلحەمدولیلا دەستەیەکی زۆر ئەمینە لەخوای گەورە بە زیاد بێ لەوەتی ئەوان هاتوچۆی ئێرە ئەکەن ئەلحەمدولیلا لە ڕووی پەروەردەیەوە زۆر گۆڕاون بەرەو باشی چوونە ئەلحەمدولیلا. ئەو خولانە خولەشی زۆر بە ئیسفادەیە. یەک لە ئیسفادەکانی ئەوەیە تۆ لەو هاوینەی ئەو تەڵەبەی مەشغوڵ دەکەی بە دەرس و دیڕاستەی هەم لە ناحیەی دینیەکەوە هەم لە ناحیەتکەوە. ئەو تەڵەبە هەم هاز دەکات بە بوونی خۆی هەم تێکەراوی زیاتر لەگە تەڵەبەکانی کە دروست دەکاتن و هەم لە ڕوانگەی مەکتەبیشەوە لەلایەن مەکتەبیشەوە تەڵەبەیە زۆر زیرەک دەبیتن، یعنی کراوەتر دەبیتن و ئەو دەبیتن مەشغوڵیشی ناکەی بە ئایپات و بەو سۆشیال میدیا بەو شتانە مەشغوڵی دەرس و دراستێت کە دەکەی زۆر ئیسفادەی دەبیتن. توانە بە خۆبوون و لێوەشاوبوون لە کارەکاندا گەشە پێ بدەیت. جگا لە خولە وەرزیەکانیان کە ژمارەیەکی زۆر لە قوتابیان بەشداری تێدا دەکەن دەستگای نووری حکما نزیکەی 12,000 فێرخوازی لە خولە بەردەوامەکانی هەیە کە لە هەردوو ڕەگەز و لە تەمەن و ئاستی جیاواز تێدا بەشدارن. بەرپرسی بەشی پەروەردەی دەستگاکە باز لە پرۆژەکانیان دەکات بۆ پشووی هاوین و ڕای دەگەێنێت هەموو ساڵێک لە کاتی پشووی قوتابیان خولی تایبەت بە وەرزی هاوینیان دەبێت کە خۆی لە بوارەکانی فێربوونی قورئان و ئادابە کۆمەڵایەتی و ئیسلامیەکان و بابەتە تەرفیهیەکان دەبینێتەوە. هەرچەندە پلانی ساڵانەمان هەیە و لەو پلانش خولی هاوینەمان هەیە. ئەو خولانە بە تایبەتی لە بۆ منداڵ و نۆجوانان چەند بابەتێک و لایەنێک لە خۆ دەگری، هەم لایەنی پەروەردەیی، هەم لایەنی زانستی و هەروەها هەم لایەنی تەرفیهی. لەگەر ئەوەی کە ئەمە لایەنە زانستی و هەروەها لایەنە پەروەردەکەیان بەرەو پێش دەبین هەوڵ دەدەین یعنی لایەنی تەرفیهیش فرامۆژ نەکەین. ینی لە بۆ نمونە خولی تۆپانیان لە بۆ دەکەینەوە، خولی مەلەوانیان لە بۆ دەکەینەوە، خولی تایکواندۆیان لە بۆ دەکەینەوە، ئیدی خولی جیاواز لەگەر ئەوەش سیمیناراتیان لە بۆ دەکەین لەگە دەرسەکان. دەستگای نووری حکما لە ساڵی 2007ەوە لە سەردەستی ستافێکی شارەزا و بە ئەزمون لە شاری هەولێر دامەزراوە. لە ئێستادا لە تەواوی هەرێمی کوردستان نزیکەی 1500 مامۆستای هەیە کە بە شێوەیەکی خۆبەخشانە سەرقاڵی وتنەوەی وانەکان و نزیکەی 600 ئەندام وەک ستافی ئیدارە کارەکانی دەستگای نووری حکما بەڕێوە دەبن. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.